ئەم کاتان باش هیوادارم هەمووتان لە خۆشی دابن. هەروەکو دەبینن ئەمڕۆکە لە دەرەوە ئەو پەخشە دەکەین. هیوادارم ئەگەر دەنگی دەرەوە ئیتر دەنگی ئاژەڵ و پەلەوەڕ و سەگ و ویانیش دەنگی باتان بیست لێم ببورن و ئەمڕۆکە باس لە کۆمەڵێک هەنگا و بابەتی سیاسی دەکەین. باس لەوە دەکەین دیداری ئەحمەد شەرع و محەممەد بن سەلمان و ئەردۆغانیش لە ڕێگای تەلەفۆن لەگەڵ دۆناڵد ترامپ لە ڕیازی سعودیادا دەکەین. بەڵام بەر لەوە باس لەوەش دەکەین کە ئەردۆغان ئەمڕۆ لێدوانێکی گرنگیدا، لێدوانەکە بە شێوەیەکی گشتی لێدوانێکی ئەرێنیە و لە لێدوانەکەی ئەردۆغاندا وەڵامی پرسیاری ئەو کەسانە وەردەگرینەوە کە پەکەکە لەو هەنگاوەی کە هەری دوایی نای چی بەدەستێنە. ئەردۆغان لە لێدوانەکانیدا ئیتر بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن ئەمڕۆکە بە شێوەیەکی ئەرێنی قسەی کرد. ئەرێنیەکەی لەوەدایە جگە لە سری سوڕەیە ئۆندەر و دەم پارتی و دەوڵەت باخچەلی و حتا بە شێوەیەکی ناڕاستە خۆ ئۆجەلانیش بە هەمان شێوە ئیتر دەستخۆشی و سوپاسی لە جەهەپە کرد و ئەمەش نیشانەیەکی وایە کە ئەردۆغان بە ناچاری بێ، بە خۆشی بێ و یانیش بە مەجبوری بێ ئیتر ئەم هەنگاوە قبول دەکەوە. ئەم هەنگاوە کەم تا زۆر لە تورکیادا دیموکراسی لەگەڵ خۆی دادێنێ. لە چ بوارێکەوە دیموکراسی لەگەڵ خۆی دادێنێ؟ ئەوەی کە ئەردۆغان ئەمڕۆکە باسی کرد ئیتر مەسەلەی قەیوم واتە لادانی سەرۆک شارەوانیە هەڵبژێردراوەکان ئیتر هەڵپەسێدرا و یانیش لە ئیتر فڕێدرایە ناو تەنەکەی زبڵدانی مێژووەوە ئەتوانین بڵێن. ئایا ئەمە ئیکرام ئیمام ئۆغڵو دەگرێتەوە یان ناگرێتەوە؟ ئەمەیان لە دواییدا دەبینین. بەڵام ئەو لێدوانەی ئەردۆغان بمانەوە نەمانەوێ ئەمە هەنگاوێکە قبولکردنی هەنگاوەکەیە کە ئەم هەنگاوە نەبە تەنیا کێشەی کورد بەڵکو کێشەی دیموکراسیش تاڕادەیەک چارەسەر دەکا وایانیش بەیانی نیازپاکی خۆی کرد لەو بارەوە. ئیتر ئەمە نیشانمان ئەدا کە ئەو پرۆسەیە ئەوەی کە ئۆجەلان ئێستاکە سەرکردایەتی دەکا لە ناو تورکیادا بمانەوە نەمانەوە سەرباری ئەوەی بێگومان گەلێک دەنگی ناشاز هەن بە تایبەتی ئەوانەی کە پێیان دەگوترێ تورکە ناسیۆنالیستەکان، تورکە ئوڵوساڵچی نەتەوەییەکان و یانیش گروپی ئەڤراسیا هەتاوەکو ئێستا دژبەرایەتی ئەم قۆناغە دەکەن. بەڵام ئەمانە لە ناو دەسەڵاتدانین و لەبەر ئەوەی دەوڵەت باخچەلی سەرکردایەتی ئەم قۆناغە دەکا و دەوڵەت باخچەلیش بە باوکی ناسیۆنالیستەکانی تورکیا ناسراوە ئیتر ئەتوانین بڵێن دەنگی ئەمانە دەنگە ناشازەکانی ئەمانە ناڕوە هەتا جێگایەک دەڕواوە لە هەمان کاتدا بمانەوە نەمانەوێ بابەتەکە ئیتر لە ناو بابەتەکەدا هێزگەرێکی گەورەی وەکو ناتۆ، وەکو ئەمریکا، وەکو بریتانیا، وەکو فەڕەنسا، وەکو ئەڵمانیا، یەکێتی ئەوروپا ئەوانە دەبیندرێن. ئیتر ئەمەش پێمان ئەڵێ لە حاڵەتی ئێستادا هەڵ و مەرج کۆنژێکتور بۆ ئەم قۆناغا بە تەواوەتی ئامادە. بابینە سەر مەسەلەی سووریا. هەروەکو باسمان کرد دۆناڵد ترامپ لە گەشتەکەیدا، گەشتە مێژوویەکەیدا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە چووە ڕیازی پایتەختی سعودیا و پێشوازیەکی شاهانەی لێکرا لەلایەن محەممەد بن سەلمانەوە. بێگومان ئەمە لە پەیوەندیدا لەگەڵ مەسەلەی عەرەب ئیسرائیلدا و لە پەیوەندیدا لەگەڵ مەسەلەی ئابووری بۆ دۆناڵد ترامپ گرنگە. بەڵام لە هەمان کاتدا ئیتر لەوێ لە ڕێگای محەممەد بن سەلمانەوە دۆناڵد ترامپ چاوی بە ئەحمەد شەرع کەوت و تۆقییان لەگەڵ یەکتی کرد، دیدارێکی کورتیان ئەنجامدا و بە پێی لێدوانەکانی کۆشکی سپی لەوێدا ئیتر
ترامپ پێنج داواکاری لە ئەحمەد شەرع هەبووە و گرنگترینیان لەمانە دانانە بە هەبوونی ئیسرائیل واتە ئیمزاکردنی ئیتیفاقی ئەبراهام کە دۆناڵد ترامپ لە کۆتاییەکانی ساڵی تەوەری یەکەمی دەسەڵاتیدا ئیتر هەنگاوی بوونا هەتا ڕادەیەک بایدن ئیتر ویستی گەشەی پێ بدا بەڵام ئیتر 7 ئۆکتۆبر هاتە سەر و ئەمە تاڕادێک هەڵپەسێدرا ئێستاکە دۆناڵد ترامپ ئەوە نوێ دەکاتەوە و ئەم مەرجە یەکێک لە مەرجە سەرەکیەکانە کە ترامپ بەسەر ئەحمەد شەرعدا دەیسەپێنێ و لە لێدوانەکاندا بەگشتی پێشتر باس لەوە کراوە کە لە نێوان بەڕێوەبەرایەتی ئەحمەد شەرع و ئیستیخباراتی ئیسرائیلدا دیدار ساز دەدرێن. ئیتر ئەمە هەنگاوێکی زۆر گرنگە لە هەمان کاتدا ئیتر باس لە هەڵگرتنی سزاکان دەکات. هەڵگرتنی سزاکان بێگومان دۆناڵد ترامپ وەکو سەرۆکی ئەمریکا بۆی هەیە کۆمەڵێک سزا هەڵبگرێ بەڵام سزای سەزەر بە تەنیا لە دەسەڵاتی دۆناڵد ترامپدا نیە پێویست بە دەنگ و کۆبوونەوە و ئەرێکردن لەلایەن کۆنگرێسی ئەمریکا دەکات. کۆنگرێس دەیکا نایکە ئەمەیان بابەتێکی دیکەیە بەڵام پێ ئەچێ بیکە کاتێک ئەحمەد شەرع ئەم داخوازیانەی ئەمریکا بە تەواوەتی بێنێتە جێ. بێگومان بەر لە دۆناڵد ترامپ سەرۆکی فەڕەنسا ئەمانوێل ماکرۆن پێشوازی لە ئەحمەد شەرع کرد دوای ئەوەش ترامپ کردی و لەو دیدارەدا بێگومان ئەردۆغانیش لە ڕێگای تەلەفۆنەوە بەشداری کردووە. ئەمە بۆ ئەردۆغان بە تەنیا بەس نەبوو. ئەردۆغان دەیویست دۆناڵد ترامپ بێتە ئەنقەرەش بەڵام دۆناڵد ترامپ پێشتر وتو بووی لە کاتێکدا زێلێنسکی و ڤلادیمیر پوتین بەیەکەوە بێنە ئەنقەرە ئەم کاتە من ئامادەم بچم لەوێدا پرۆتۆکۆلێکی ئاشتیان پێ ئیمزا بکەم وەکو چاوەڕێ دەکرێت ئیتر زێلێنسکی و پوتین نایەن و ڕنگ بێ ئیتر نەهاتنی زێلێنسکی پەیوەندی بەو گوشارانەی بەریتانیا و یەکێتی ئەوروپاوە هەبێ هەتاوەکو ئێستاش بەریتانیا سوورە لەسەر پشتگیریکردنی ئۆکرانیا نایهەوێ ئۆکرانیا بە شێوەیەک لە شێوەکان ڕادەستی پوتین ببێ. ئیتر ئەمە پەیوەندی بەوە هەیە مەسەلەی ئۆکرانیەوە دیارە ماوەیەکی کەش درێژە دەکێشێ بەڵام ئیتر ئەم قۆناغانە هەمویان ئەمڕۆکە لە ئارادانایە ئەوە یەکێک لە داخوازیەکانی ترامپ کە تاڕادەیەک ئەکرێ لە بۆ هەندێک کەس جێگەی نیگەرانی بێ ئەویش داوای لێکردووە کە بەرپرسیارەتی لە بۆ لە ئەستۆگرتنی کامپی گیراوانی داعش واتە کامپی هۆڵ لە ئەستۆ بگرێ واتە کامپی هۆڵ ڕاددەستی بەڕێوەبەرایەتی سووریا بکرێ بێگومان پێشتر تورکیاش ئەمەی دەویست و هێزەکانی سووریای دیموکراتیک لە ڕێگای ئەم کامپەوە دەیتوانی لۆبی بکاوە دەیتوانی بە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا ڕابگەینێ کە ئەگەر بێت و هێزەکانی ئەمریکا لە ناوچەکەدا نەمێنێن و ئەم گیراوانەی داعش مەترسی دروستەکە بەڵام دۆناڵد ترامپ ئەژەندایەکی دیکەی هەیە ئەویش ئەوەیە دەیهەوێت لە ئایندەدا هیچ بیانوویەک نەمێنێ بۆ کشانەوەی هێزەکانی لە سووریادا. ئەمە استراتیژی دۆناڵد ترامپە. ئەمە تا چ ڕادێک نیگەرانی لە بۆ کوردەکان لە بۆ هێزەکانی سووریای دیموکراتی و خۆسەری دەنێتەوە ئەمە بەڕاستی 100% دیار نییە و ئەمە هەموو شتێک نییە. بێگومان هێزەکانی سووریای دیموکراتیک هەتاوەکو ئێستاش عنسوڕێکی گرنگن لە بۆ پابەندکردنی ئەحمەد شەرع بەو بڕیارانەی کە داویەتی ویانیش بەو پەیمانانەی کە ئیمزای کردوونەوە لە ئایندەدا ئیمزای دەکات تەنانەت لە بۆ ئیسرائیلیش ئایا ئەمانە تا چەند جێبەجێ دەکات چونکە لەناو ئەو داخوازیانە داخوازی دەرکردنی ملیسیا بیانیەکانیش هەیە. ئێستا کە بمانەوێ نەمانەوێت دوای ئەو بڕیارە استراتیژیەی ئۆجەلان و پەکەکە بۆ هەڵوەشانەوەی پەکەکە و بۆ ڕاگررتنی شەڕی چەکداری
بێگومان بمانەوێ نەمانەوێ ئیتر تورکیا ئەو بیانوەی لە دەستدا نامینێ کە وەکو جاران ئیتر پەکەکە بکاتە بیانوێک لە سووریا و ئەمە بکاتە کەرستەیەک لە ناوبردننی خۆسەری دیموکراتیک و یانیش لاوازکردنی هێزەکانی سووریای دیموکراتیک و هەڵوەشانەوەی ئەگەر چی ئەردۆغان لە مێدیاکاندا دوێنێ تەنانەت ئەمڕۆژ باسی لەوە کرد ئەو بڕیارەی پەکێکە دەبێ سووریاش بگرێتەوە بەڵام سووریا چۆن دەگرێتەوە ئایا یەپەگە دەگرێتەوە تەواو بەڵام ئایا هێزەکانی سووریای دیموکراتیک دەگرێتەوە کە ئیتر یەکەمین جار یەپەگە بناغەکەی داناوە ئەمەیان دیار نییە چونکە هێزەکانی سووریای دیموکراتیک چەکەکانیان پارەکەیان پەروەردەیان و هێزە دیپلۆماسی و سەربازی و استخباراتیەکەیان لەلایەن ئەمریکاوە دابین دەکرێت ئەمریکا لە کاتێکدا لەو ناوچەیەدا بکشێتەوە هەموو هێلکەکانی خۆی دەخاتە سەبەتەی ئەحمەد شەڕە و ئەردۆغان من پێم وانە خۆی لە خۆیدا لە بۆ ئەم بڕیارانە هەتاوەکو ئێستاش بەرپرسی استیخباراتی گشتی ئەمریکا توولوسی گابارد هەتاوەکو ئێستاش بەڕاستی دژایەتی ڕەزب دژایەتی دۆناڵد ترامپ دەکا ویانیش بربەستە لە بەرامبەریدا لە بۆ ئەوەی ئەم بربەستە نەمینێ بێگومان دۆناڵد ترامپ دەبێ هاوسەنگێک دروست بکە لە نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک و حکوومەتی ئەحمەد شەڕعدا بۆیە لێرەدا مەترسیەکی وەها بەرچاو ناکەوێت مەترسیەکە بۆ بەرچاو ناکەوێت لەبەر ئەوەی ئێستا کە بیانوویەک لە بۆ تورکیا نەماوە کە لە ڕێگای بەڕێوەبەرایەتی ئەحمەد شەڕع و لە ڕێگای بە بیانوکردنی پەکەکە بتوانێ ڕێگر بێ لە بەرامبەر ئاوێتەبوونی هێزەکانی سووریای دیموکراتیک لەگەڵ حکوومەتی ئەحمەد شەڕعدا بێگومان ئەژێندای حکوومەتی ئەحمەد شەڕع جیاوازە حکوومەتی ئەحمەد شەڕع هەتاوەکو ئێستا سوورە لەسەر سووریایەکی مرکزی بەڵام لەبەر ئەوەی لەلایەک ئیسرائیل لەلایەک دورزیەکانەوە لەلایەک کوردەکان حتا عەلەویەکانیش ئەگەر دەنگەکەیان دەنگێکی پچڕ پسر و لاوازیش بێ سوورن لەسەر ئەوەی کە دەبێ حکوومەتێکی لامەرکزی هەبێ ناوەند ئەوەندە بەهێز نەبێ و ئەمانە هەمویان کۆ بکەینەوە سەریەک هەتاوەکو ئێستا شانسی ئەمەی نییە بێگومان کۆمەڵێک دەنگ هەن لە کاتێکدا ئەحمەد شەڕع سزا ئابوووریەکانی لەسەر هەڵبژیرێن پەیوەندی دیپلۆماسیەکانی بەهێز بکاتەوە خۆی بەهێز بکاتەوە دیسان ئەتوانێت گوشار بکات بەڵام هەتاوەکو ئەو کاتە ڕنگ بێ ناچاری کۆمەڵێک پابەندی کۆمەڵێکی یاسا و ئیتیفاق و پرۆتۆکۆڵات بکرێەوە ئەو پرۆتۆکۆڵ و ئیمزایەنەش بە ئاسانی هێزێک ناتوانێت وەها ئیتر فڕی بداتە ناو تەنەکە زبڵێ و لە سەدا بە پلەی لە سەدا هەشتا بۆ دواوە بگەڕێتەوە بۆیە ئیتر دەبێت لەو بارەوە هەندێک بە سەبرەوە چاوەڕێ بکەین ئەگەر پرۆسەی ئاشتی لە تورکیادا کە تورکیا تاوەکو ئێستا دەیەوێت بڵێ کۆتایی هێنان بە تیرۆر بەتەنیا ئەو ناوەی لێدەنێ بەڵام لە ناوەڕۆکدا هەروەکو لە لێدوانەکەی ئەردۆغاندا بینیمان و ئێمە ئێستا کەش باسمان کرد ئەمە بەتەنیا کۆتایی هێنان نییە بە تیرۆر بەڵکو لە ژوورە تاریکەکاندا لەگەڵ ئۆجەلاندا پێشتر ئیتیفاقی کراوە و ئەو ئیتیفاقە خەریکە جێبەجێ دەکرێت لە لێدوانەکەی ئەمڕۆکەی ئەردۆغاندا ئەمڕۆ پێش هەموو شتێک دەستخۆشیکردن لە جەهەپە و دەمپارتی پاشانیش ئیتر بەکارهێنانی دەستەواژەی هەڵپەساردنی قەیومەکان ئەمە یەکێکە لە نیشانەکانی و ئەردۆغان چەندین جار لێرەدا باسی لە مەسەلەی دیموکراسی و بێکەوە ژیانیش کرد ئەمانە هەمویان نیشانمان دەدەن کە قۆناغەکە وەکو وتم ئەردۆغان و داخوازیە سیاسیە شەخسی و تەسکەکانی تێدەپەڕێنێ ئیتر هەروەکو لە بەرنامەکانی پێشودا باسمان کردو ئەم قۆناغا قۆناغێکە
تازە دەست پێ دەکەم و ئەم قۆناغە قۆناغێک نییە بە ڕۆژێک و 2 ڕۆژ کۆتایی پێبێ ئەمە بەلایەنی کەم 2 ساڵ دەکێشێ یعنی تەماشای ئیرا بکەن لە ئێرلندای باکووردا کاتێک ئیتیفاقی کرد لە ڕێگای ئەمریکادا لەگەڵ بەریتانیا 12 ساڵی خایان تاوەکو چەکەکان بە تەواوەتی بێدەنگکران ویانیش چەکەکان مرێندران ویانیش ڕادەست کران 12 ساڵی خایان ئەمە هەتاوەکو بە تەواوەتی جێبەجێکرا ئەو پرۆسێش ئێستاکە چەندین ساڵ دەخایانی و ئێستا سەرەتاکێتی ناتوانانی لە ئێستاوە ئیتر لەسەر کۆی پرۆسەکە قسە بکەیت بێگومان لە ئایندەدا هەروەکو لە بەرنمەکانی لە بەرنامەی دوێنێدا پێرێدا باسم کرد من ئەو زانیاریم لە شاخ بەدەست کەوتووە کە ئەوان بەرامبەر هەنگاو لە بەرامبەر هەنگاودا ئیتر هەنگاو دەنێن یعنی ئەوان هەنگاوێکیان نا چاوەڕێ دەکەن دەوڵەت هەنگاوێک بنێ ئەمڕۆکە ڕەجەب تەیب ئەردۆغان ئەو لێدوانەیدا بێگومان وەزیریداد لێدوانێکی نەشازیدا و لە بەرامبەر لێدوانەکانی چاپەمانی تورکیادا کە تورکە ناسیۆنالیستەکان زۆر دەیوروژێن لە ڕاستیدا گێرە شێوێنی دەکەن کە ئۆجەلان سەربەز دەکرێت شتیوە ئەو گوتی شتیوە لە ئارادا نییە بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە ئۆجەلان ئیتر سەرپەرشتی قۆناغەکە ناکە ویانیش ڕێگای پێنادرێ ویانیش سربەست ناکرێ هەتا وەکو ئێستا نە لە پەکەکە و نە لە لایەن ئۆجەلانەوە نە لەلایەن پەروین بوڵدان و دام پارتیەوە شتێکی وا نابینین کە ئۆجەلان لە ئیمرالی بێتە دەرەوە بەڵام مانی ئەو لە دوورگەی ئیمرالیدا واتای ئەوە نییە ئەو سربەست نابێ لە کارەکانیدا ئیتر ئەمانە هەمویان لە ئایندەدا دەبینین دەبێ بە سەبر و بە تەحملەوە بە پەلە چاوەڕوان ببین تەماشای بابەتەکە بکەین دەبێت دوور بکەوینەوە لە گوتاری پۆپولیستی بەتاڵ ویانیش لەو زهنیەتە ناسیۆنالیستە کۆنەی کە پێشتر تەماشای بابەتەکانی دەکرد ئێستاکە هەموو شتەکان گۆڕاون ئەتۆ دەبێت لە چوارچەوەی ئەو گۆڕانکاریانە لە چوارچەوەی ئەو کۆنسپتە نوێیانە لە چوارچەوەی ڕیاپۆلەتیکی نوێدا بابەتەکە هەڵسەنگێنێ نەک لە چوارچەوەی ئەو قاڵبانەی کە لە ناو مێشکتدا ناسیۆنالیزم ویانیش بڵێن سیستەمی سیاسەتی جیهانی پێشوو چاندوێتی دەبێت لە چوارچێوەی سیستەمی جیهانی نوێدا لە چوارچێوەی کۆنسپتە نوێیەکانی سیاسەتدا لە چوارچێوەی کۆمەڵناسی نوێدا تەماشای بابەتەکە بکەیت بۆ ئەوە بەڕاستی ئەمە بابەتێک نییە هەر کەس لە خۆیەوە قسەی لەسەر بکە لە ئایندەدا بەردەوام دەبین لەگەڵتاندا لەسەر ئەم بابەتانە قسە دەکەین بە هیوای پشتگیریکردن بە هیوای ئەوەی ئێوەش لە بەرامبەر ئەو ڕەنج و ماندووبوونە بێ بەرامبەرەی ئێمەدا پشتگیریمان بکەن ڤیددیۆکانمان لە بۆ دۆست و هەواڵانتان بنێرن و لە هەمان کاتدا ئەوانەی سوبسکرایبیان نەکردووە سوبسکرایبی کەناڵی یوتیوبی هیوا خۆشناو بکەن چونکە من بەتەنیا یوتیوب بەکاردێنم ئامرازەکانی دیکەی سوسیال میدیا بەتەنیا ئامرازێکن لە بۆ ڕێکلامکردن لە بۆ کەناڵی یوتیوبەکەم لایک بکەن کۆمنت بکەن و هەر کەسێکیش پرسیاری هەبێ ئەو پرسیارانە بەردەوام هەمویان دەخوێنمەوە دەبینم و بەشێکیان دەکەمە بابەت سوودی لێوەردەگرم لە بۆ بەرنمەکانی ئایندە بۆیە پرسیارکردن ویانیش کۆمنت نووسین بە هیچ شێوەیەک بە فیڕۆ ناڕوە گەلێک جار کاتم نابێ وەڵامی هەمویان بدەمەوە چونکە بەشێکیان پرسیار نین بەڵام لە بۆ بەرنمەکانی ئایندە بێگومان سوودیان لێوەردەگرم هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆشتان بۆ خوازم